زۆربەی جار نەخۆش ئەو پرسیارەمان لێ دەکات کە ئایا فڕکردنەوەی ڕەش باشترە یاخود سپی. بێگومان بۆ وەڵامی ئەم پرسیارە دەڵێم ئەگەر هەر یەکێکتان ددانی بە حەشوەی ڕەش پڕ کراوەتەوە ئەو پێویستە کە سەردانی پزیشکی ددانی بکات حەشوە ڕەشەکە بگۆڕێت بۆ حەشوەی سپی. ئەویش لەبەر چەند هۆکارێک. حەشوەی ڕەش بۆهۆی پێکاتە بەهێزەکەیەوە واتە مادەیەکی زۆر بەهێزە لە زۆربەی کاتدا لە کاتی خواردنی شتی ڕەغدا ئەبێتەوە شکانی ددانی خۆت واتە حەشوەکە هەروەک خۆی دەمێنێتەوە بەڵام ددانی خۆت دەشکێت. ئەمە شتێکی باش نییە هەموو هەوڵوماندبوونی پزیشکی ددان بۆ ئەوەیە کە پارێزگاری لە دانەکانی خۆت بکە لە شکان و لە تێکچوون و هەروە حەشوەی ڕەش ناتوانێت زۆر بە جوانی یاخود بە باشی بنووسێت بە دانەکانی خۆتەوە لەبەر ئەوە دووبارە کلۆربوونەوە لە بن پڕکردنەوەکە ئەگەری زۆر ڕوو بدات ئەمەش زۆربەی جار نەخۆشەکە خۆی هەستی پێ ناکات و هەروە هۆکارێکی ترکەوای کردووە حەشوەی ڕەش باش نەبێت ئەوەیە کە بە شێوەیەکی نامۆ دەردەکەوێت لە ناو دەمداوە تا ڕەنگی لەگەڵ ڕەنگی ددانی خۆت جیاوازە بەڵام حەشوەی سپی بە شێوەیەکی یەکپارچە دەردەکەوێت و دەتوانرێت شێوازی سروشتی دانی خۆتی بە جوانی پێ دروست بکرێتەوە بە هیوای تەندروستێکی باش بە هەمووتان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی